ئەو پزیشکانە نزیکەی 250 پزیشک دەبن خۆی هەر کەسێک کە لە بەشی ددان دەرچوو لە زانکۆ لە بەشی ددان دەردەچێ دوو دەورەی هەیە دەورەی ئیقامەی هەیە کە ساڵەکە و دەورەی تەدەڕوجیشی هەیە ساڵی دووەم دەورەی تەدەڕوج عادەتەن لە دەرەوەی شار ئەنجام دەدرێت هەر کەسێک کە دەورەی تەدەڕوجی تەواو کرد لە وەزارەتی تەندروستی ناونیشانەکەی دەبیتە پزیشکی ددانی شارەزا کە بلیۆ پزیشکی ددانی شارەزا ڕاژەی خۆت دەگوازرێتەوە بۆ ئەو شوێنانەی کە بە گوێرەی شوێنی جوگرافی ناو شارەکان بەڵام ئێستا لەبەر ئەوەی 5 ساڵە پزیشکانی ددان دانەمەزراون لەبەر ئەوەیە ئەو شوێنانەی کە لە دەرەوەی شارن فەراغ دروست بووە و دکتۆری تر نییە بیخەنە جێوان لەبەر ئەوە هاتوونە بڕیارێکیاندایە کە پێچەوانەی یاسای مۆزەفینە ئەستی و بڕیارێک دەرچووە ینی دژی 450 دکتۆری بڕیارەکەش غێر قانونیە بە هیچ شێوەیەک رازینەوە ڕەتی دەکەینەوە ئەمە پاش 10 سال 15 ساڵی کە ئیقامە و تەدەڕوجمان کردێ دووبارە دەمانگەڕێنەوە بیدایەتی چیە وەڵا دکتۆری نوێ تاین ناکەن کە دکتۆری ساڵانە 56 دکتۆر تەخەڕوج دەکا کە مەسەلەن دای نامەزریان پێدا نامەزری ئەمە دەی باجەکەی بدەین معقول نییە